ئەم کاتتان باش سیروانتان لەگەڵە ڕۆکە باس لە ڕێگەهای چنوی دەکەم بۆ پاراستنی ئەکاونتی فیسبوکەکانتان لە هاکردن چونکە ڕۆژانە زۆرێک لە ئێمە لێرە و لەوێ گوێبیستی ئەوە دەبێت کە ئەکاونتی فلانە کەس هاکراوە و یاخود پاسوەردەکەی زانراوە بەڵام خۆشبەختانە زۆرێک لە ئێوە ژمارەی مۆبایلەکەتان داناوە کە تەنها تۆ کە مۆبایلەکەت لایەن دەتوانیت بچیتە ناو فیسبوکەکەت باشە بەڵام ئەم کێشەیەکیە هەروەها فیسبوکیش ئاماژە بۆ کێشەی داوە ئەویژەوەیە لە زۆرێک لە بارەکان ئەم کۆدە ناگەڕێتەوە بۆ نمونە گەرتۆ لە شوێنێک بیت کە هەر شەبەکە نەبێت بۆ پێویست بەو هەبێت بچتە ناو فیسبوکەت بەڵام لەسەر کۆمپیوتەریشیان زەندراوە بەم شێوەش کۆدەکەت بۆ ناگەڕێتەوە ئەو وەختە ناتوانیت ئەم کارە بکەیت زۆر جاریشی لەبەر هەڵی تەکنیکی ئەم کۆدە ناگەڕێتەوە مامەش لەوانێت زۆر کارت لەدەست بچێت بەڵام ڕێگەهای نوێ کە فێسبوک بم زوانە بەم دوایانە زادیان کردووە بۆ بەرنامەکان لەسەر ئەپلیکیشنەکانی مۆبایل ئەویش بێت تەنها پێویستە تۆ بەرنمەیەکی مۆبایل بەرنامەی فیسبوکت هەبێت لەسەر مۆبایل و هەروەها هێڵی ئینتەرنێتی تێبێت چ جای وایفای یاخود هێڵی ئینتەرنێتی سەر مۆبایلەکەت باشە وام ڕێگای زۆر سەرکەوتووە و زۆر پارێزراویشە ئیلا ئەگەر کابراکە مۆبایلەکەی تۆی دزی بێت خوا نەخواستە با دەست پێکەین سەرەتا فێسبوکەکەت بکەرەوە پاشان لە بەشی سێتینگز بڕۆ بۆ ئەکاونت سێتینگز پاشان بۆ سکیۆریتی باشە لەوێ لۆگین ئەپڕۆڤالسیە بیکەرەوە واتە هەمان شوێنێک کە ڕقامی مۆبایلەکە دادەنێت پاشان سەحێک لەم چوار گۆشەیە بدە بەڵام دڵنیا بە کە HTTPS کوژاوەتەوە ئەمی سەرەوە باشە چون دوای کار ناکات پاشان کەترس ئەم چوار گۆشەیە بکە لەوێ گێت ستارت داگرا دیارە پێ دەڵێت مۆبایلەکە چ جۆرەکە ئایا ئەندرویدی تێ یاخود ئایفۆن یاخود ئایپۆد تەچ تەیە گەر ئەوانە نییە تو دەبێت کە لەسەر ئەذەر بکەی باشە بۆ من ئێستا من ئایفۆن هەیە کە لەسەر ئێرە دەکەم و پاشان کۆنتینیو دادەگرم پاشان ئەمە دێت کۆنتینیو داگرا لەوێ بڕۆ بۆ سەر ئایفۆنەکەت پاشان ئەکاونتی فێسبوکەکەت بکەرەوە بەرنامەی فێسبوکەت پاشان کە لەسەر لیستە سەرەوە بکە بڕۆ بۆ کۆد جێنەرێتەر ئەمەی دووەم لێرە پاشان ئەکتیڤی کە باشە گەر دەبێت ئەکتیڤی بکەیت دوای ئەوە ئەمە هەر چرکە جارێک چی دەکات ڕقەمەکە دەگۆڕێت واتە ئەگەری هاکردن زۆر لاوازە ئەنی هیچ ڕێگایەک نییە بۆ ئەوی هاک بکرێت باش ئیمەلەکەت بۆ دەی کە دڵ ئەکتیڤ کراوە تو ئەم ڕقەمە کە بۆت هاتووە لێرە بنووسە لە بۆشایەکی کە لێرەیە باشە بۆ نمونەی سەمە چەند دەبی بنووسن 87 38 96 گەر بتو من لە ماوەی 30 سەرکە من نەنووسم ئەو ڕقەمە کار ناکات ئیتر تاوە ئەم سەرق کاری کرد دەڵێ ئەگەر ئەمە لێ بیرکە کۆنتینیو دەکران لێرە پاشان ڕقەمەکەت بە مۆبایلەکە دێت تەنها بە ئەوەی دڵنیا بێت کامی هی تۆیە ئەمە ڕقەمەکەیە 67 83 83 دێ بەم داخلکەیت 67 83 83 بۆ من ئەگەر تۆ ئینتەرنێتت نەبوو تا بە ڕقەم بۆت بێت ئەو وەختە تێدەگەی لە من بەم شێوەیە پاشان کلۆز داگرا ئێستا تاقی دەکەنەوە باشە ئەمە چۆن کار دەکات و بەم شێوە ئەم چالاک بوو هەر کاتێک تۆ لەسەر کۆمپیوتەرێکی نازانراوە داخل بوویت تو دەبێت ئەم بەرنامەیە بکەیتەوە و ئەگەر زانیت ئەم ئیشت بەمە نەماوەم وەرەوە ئێرە کە لەسەر لۆگین ئەپڕۆڤال بکە پاشان لەسەر تەنیشت کۆد جێنەرێتەر کردە لەسەر ریموڤ بکە بۆ ئەوەی نەمینێت باشە ئەمە ئاستی تاقی بکەینەوە باش ئێستاکە بە سفاری تاقی دەکەن بزان چۆن کار دەکات تاوا دەڵێت کۆد جێنەرێتەرکە داخلکە چی دەکەن ئێستاکە ئێمە دەچینە سەر بەرنامەکەمان لای دەگریت ئەم ڕقەمە هاتووە ئەم ڕقەمە چەندە 57 50 ببورن 78 84 پاشان کۆنتینیو دەگرا بەم شێوە ئەم چۆژورەوە بەم شێوەیە کاری خۆی دەکات باشە بەم شێوە بەرەزان و ئەگەر کێشەتە بوو ئەو وەختە تو چی دەکەیت تۆ کتە لەسەر having trouble دەکەیت پاشان لەوێ بە ڕقەمی ئاسایی هەروکوجا
ڕقەمەکەت بۆ دێتەوە ئەو کارەکەت بۆ دێتەوە باشە و دووبارە دەکەم کە ئەم سوودی ئەمە ئەوەیە کە تۆ پشت بە ڕقەمی مۆبایلەکە نابەسیت بۆ هاتنەوەی ژمارە کۆدەکە بەڵکو تۆ پشت بە بەرنامەی فیسبوک و بە هەروەها هێڵ ئینتەرنێت دەبێستیت بۆ فیسبوک خۆیان کە لە بەشی پاراستن ئەم ڕێگەیان پێ باشترە لە وەک لەوەی ئاستی شەوی تەقلیدەکە بە خۆشیان ئەمە پاڵپشتی دەکەن نەک ڕێگە تەقلیدەکە باشە هیوادارم سوودە لەمە وەرگرت بێت و هیواد تکە گەر بەدڵتان بوو یاخود زانتەکە ئەمە هاریکاری ئەوەی کردووە لاکی بکەن و شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتان بۆ ئەوەی زۆرترین کە سوودەمە ببینێت ئەم شێریکەن لە فیسبوک یاخود لە تویتەر یا هەر شوێنێکی تر زۆر خۆشحاڵم بە لایکردنتان و سەبسکرایبکردنی چەنەڵەکەم بۆ ئەوەی ڤیدۆکان تریش ببینن کە لە داهاتوو بڵاویان دەکەمەوە دووبارە سپاس بە سێکردنتان هەرخۆشیتان خواتان لەگەڵ